سڵاوتان لێبێت لە یەکێک لە ماڵەکانی گەڕەکی کەلاری کۆرم لە شاری کەلاری ناوەندی ئیداری گەرمیان کە هاوڵاتیەک بە وتەی خۆی کاتژمێر 6 کەسێک کە لە هێزە ئەمنیەکان بۆ پێشتر کێشەی هەبوو لەگەڵیا دەستێکی گولەی لە ماڵەکەی کردو زیاتر لە 30 فیشکی ناوە بە ئۆتۆمبیل و ماڵەکەی و خۆی دەڵێت لە ماوەی ڕابردووشدا ئەمە دووبارە بۆتەوە بەردەوامی هەبووە دەچمە لای خاوەنی ماڵەکە سڵاوتان لێبێ ئینشاءالله ئەمە دوای ناخۆشی بێ پێمان بڵێن ئەم ڕووداوە کێ ڕوودا و کێ ئەنجامدەری بووە. کاکەگیان ئەم بەیانیە ساعات 6:18 ئۆتۆمبیلێک پەترۆڵ نیسان دەزرێژی گولەی لە ماڵی من کردووە 30 بۆ 35 فیشک بەرماڵم کەوتووە و ئەمە جاری یەکەمیش نییە ئەمە چوارەم جارە جاری پێش و ڕمانە کریا ماڵمەوە دوایەوە سیارەی باوکم سوتێنرا دوای ئەوە لە پێش 10 ڕۆژ تەقە لە ماڵم کرا و ئەم ڕۆژ دیسانەوە دووبارە بووە. کەسی بکردەناسی کە ئەم کاری ئەنجام داوە یاخود نەخێر و ئەگەر ئەشیناسی بۆ تایسە لایەنە پەیوەنددارەکان دەستگیریان نەکردو و کامێراکانی چاودێری گەڕەکەکەش چیاڵن. بەڵێ من کەسی بکەر ئەزانم بڵێ لەبەرەوە من دراوسێ ماڵی باوکم بووە لە سەروەستانی سیارە پێش 2 ساڵ و 2 مانگ لە سەروەستانی سیارە دەمەقاڵەیەک دروست بوو تەقەیان لێکردم بریندار بووم لە دوای برینداریەکەی من هەڵهاتووە کارمەندە لە یەکێک لە هێزەکانی هەفتایە نازانم بڵێ لە هێزەکانی هەفتایە چۆن نەگیراوە ئەوە من ناتوانم قسە لەسەری بکەم لەبەرەوە من سکاڵام کردووە لە 19/1/2022 ئایا بۆ نەگیراوە ئەوەیان لایەنە جیهاتی ئەمنیەکان ئەتوانن جوابی پرسیارەکەی جەنابتان بدەنەوە. فیشک نێراو بە ماڵەکەت و بە ئۆتۆمبیلەکەتەوە ئەو زەرەرانی لە ماوەی ڕابردووشدا کردوون چی بوو؟ من زەرەر ئۆتۆمبیلێکی باوکم سوتێنراوە ڕمانەیە کراوەتە ماڵمەوە هەمان سیارە بووە زەرەر بە پارە شکر بۆ خی گەورە جەستەیی نییە مردنی تیانە بووە بە سۆک و پارە احتیمالی هەیە 3 دەفتەر بۆ 4 دەفتەر دلار زەرم کردووە سەرڕای ئەوەش قاچێکم سەقەتە بە بۆنەی ئەو ڕووداوەوە و کەسی بکەریش تا ئێستا نەگیراوە. دەستخۆش بێ و خی گەورەی شەڵا بۆتان قەرەبوو بکاتەوە هاوکارم یارمەتی دەربێ ئەمە ئۆتۆمبیلەیە کە لە ڕووداوەکەدا بەیانی ئەمڕۆ کاتژمێر 6 بەرەبەیان ڕوویداوە بۆ هۆیە ئۆتۆمبیلەکە فیشکی بەرکەوتەوە تەنانەت ئۆتۆمبیلەکە لە بەشی ناوەش بە هەمان شێوە فیشکی بەرکەوتووە و ماڵەکەش بە هەمان شێوە ئەمەی دەیبێت شوێنی فیشک بە پەنجەرە و بە ماڵەکەەوە دیارە و لە هەمان کاتیشدا دەرگای ماڵەکە واتە دەرگای مەدخەلی ماڵەکەش بە هەمان شێوە شوێنی فیشکی پێوە دیارە و خاوەنی ماڵەکە داوا دەکات کە هێزە ئەمنیەکان بە ئەرکی خۆیان هەڵبستن و گرفتەکە چارەسەر بکەن.